ئەمڕۆ دیمان 2/11 لە بەردەم نوێنەرایەتی حکوومەتی عێراق بە شاری لەندەن لەگەڵ ڕێکخراوی جاکۆب نامەی ڕێکخراوەکەمان دەگەێنین بە نوێنەرایەتی عێراق لە شاری لەندەن لە وڵاتی بەریتانیا. ئینگلیزی ئاراستەی سەفارەت کردووە لە دواتریش بەدەستی جگەلەوەی بە ئیمێڵ نردومانە بەدەستی بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی پەیامەکە دەینە سەفارەت و ئەمە پەیامەکەم و داواکاریەکەمانە کە بۆ ئێوە یەخوێنین. جەنابی بەڕێز محەممەد جەعفەر ئەسەدر باڵوێزی باڵوێزخانەی کۆماری عێراق لە بەریتانیا، ئێمە وەک ڕێکخراوی داکۆک و ئەندامانی کۆمەلگەی عێراقی ئەمڕۆ لە بەردەم باڵوێزخانەی عێراق کۆبووینەتەوە بۆ دەربڕینی نیگەرانیەکی قوڵی خۆمان دەربارەی گەڕاندنەوەی زۆرە ملیەی پەنابەرە عێراقیەکان دژ بەویستی خۆیان. ئێمە تکامان ئەوەیە و داواتان لێ دەکەین کە هاوکاریکردنتان لەم پرۆسەیەدا ڕابگرن. ئێمە کە عێراق و کوردستانمان بەجێ هێشتووە بۆ گەڕان بە دوای ژیانێکی ئارام و پڕکەرامەتدا بەهۆی نەبوونی ئازادی و ڕادەربڕین و هەلی کار و ژیانێکی ئاسوودە لە عێراق و هەرێمی کوردستان. ئێمە بە توندی دژی دەست بەسەرکردنی ئازادی خوازان دەوەستینەوە و داواتان لێ دەکەین ئەو نیگەرانیە بگەێنن بە دەسەڵاتدارانی بەریتانیا وەزارەتی ناوخۆ لە بەریتانیا. جگە لەوەش داواکارین کە خۆتان بپارێزن خۆتان بیپارێزن لە ئاکە هاوکاریکردن لە پێدانی بەڵگەنامەی گەشتکردن و ئەو بەڵگەنامەی گەشتکردن بەو کەسانەی کە ئامادەنین بگەڕێنرێنەوە. گرنگە جەخت لەوە بکەینەوە کە هیچ کەس خۆشحاڵ نییە بە دوورکەوتنەوە لە زێدی خۆی کاتێک خۆشگوزەرانی و کەرامەتی پارێزراو بێ. تۆ خۆت لە سەردەمی دەسەڵاتدا جەنابی باڵوێز، تۆ خۆت لە سەردەمی دەسەڵاتی سەدام حوسێنە لەم وڵاتە پەنابەر بووی وەک ئێمە لەو ئەو ژیان و ئەزمونەت کردووە لە دەست ڕندەیی ئەو دەسەڵاتە هەڵهاتیت. داوات لێەکەین هاوزۆزی خۆت بۆ پەنابەرەکانمان دەربخەیت. ئێوە باش دەزانن کە زۆرینەی عێراقیەکان لە بەریتانیا دەرچووی زانکۆ و خاوەن بڕوانامەی بەرزن ڕوبەڕووی دڵتەنگی بەرچاو بوونەتەوە لە عێراق لە دەست بەستەکردن لە دەستەبەرکردنی ژیانێکی خۆشگوزەران و دامەزراندنێکی گونجاو. دۆخی مافی مرۆڤ لە عێراق و لە هەرێمی کوردستان دوورە لە ئایدیاڵ. زۆر جار خەڵک بەهۆی پۆستەکانیان لە سۆشیال میدیا یان بەهۆی بڵاوکردنەوەی بابەتێکی ڕەخنەگرانە دژ بە سیستەمی حکوومەت تووشی کوشتن و دەستگیرکردن دەبنەوە. نمونەش زۆرن بۆ ئەوانە و پێشووتر بۆمان پشتڕاست کردوونەتەوە. ئێمە هەر هاوکاریەکی ئێوە لەم بابەتەدا بەرز دەرخێنین و لە دڵەوە هیوادارین ناچارمان نەکەن ببین بە پێکهاتەوەیەکی ئۆپۆزیسیۆنی توند دژی دەسەڵاتەکەتان. لێرەوە دوجار داواتان لێەکەینەوە دروستکردنی پاسپۆرتی ناردنەوەی پەنابەران ڕاگرن و هاوکاربن لەگەڵمانەوە بۆ نەناردنەوەی پەنابەران. ئەگەر بێت و ئەم داوایەمان نەگەین و چارەسەری نەکەن لە کاتی خۆیدا لە ئایندەدا شێوازی چالاکیەکانمانە گۆڕین بەرامبەرتان وەک ئەوەی لەندەنمان کردووەتە دۆزەخی گەندەڵکاران بۆ بەرپرسە کوردەکانی هەرێمی کوردستان. هەمان چارەنووس بەسەریەوەدا دێنی. عزیزان زۆر سپاستان دەکەم گەنجە خۆشەویستەکان خوشک و برا عزیزەکان، سپاستان دەکەم. پێم خۆشە ئێستا وەکو ئەوەی بۆ تۆم گێڕانەوە پێشووتر یەکێ لەو گەنجە بەڕێزانەی کە پێش 2 ڕۆژ لە دیپۆر سەنتەر 20 دانە دەقە لە ناو تەیارە بووە. سپاس بۆ خوای گەورە بە هیمەتی ئێمە و ڕێکخراوی داکۆک و پارێزەرەکەی توانیمان لە دیپۆر سەنتەر و لە ناو فڕۆکە بیێنینە خوارد. پێم خۆشە خودی خۆی بێتە ئێرە بە کورتەیەک لە خۆیەوە لە زمانی خۆیەوە بیبیسن کە چۆن لە بڕۆشتنی بۆ ئیمزاکردن گیرا و دوایی دەست بەدەکراوە. سەرەتا بە خێراتنی ئەو هەموو خوشک و برا بەڕێزاکەم کە ئەمڕۆکە کۆبوونەتەوە لە بەردەم سەفارەتی عێراقی بۆ دەربڕینی ناڕەزایی ناردنەوەی پەنابەری عێراقی بە زۆر. من ڕۆژی 16 مانگی ڕابردوو لە خۆپیشاندان بووم لە شاری نیوکاسل بۆ ڕۆژی 17 ڕۆژی دواتر ئیمزام هەبوو
لە پۆلیسستێشن دەست بەسەریان کردم و لە پۆلیسستێشن دەست بەسەریان کردم و بۆ ماوەی 2 ڕۆژ لە دوای ئەوە ڕەوانەی شاری لەندەنیان کردم بۆ دیپۆرت سەنتەرەکەی شاری لەندەن لە شاری لەندەن 3 ڕۆژ مامە و لە ئێوارەی پێنجشەممە لەسەر جمعە وەرەقەیەکان پێدام وتیان لە ماوەی 2 ڕۆژە دیپۆرتی شاری بەغدا دەکەینەوە وڵاتی عێراق شاری بەغدا لەگەڵ ڕێزم بۆ ڕێکخراوی داکۆک بە هەوڵ و تێکۆشێنی ڕێکخراوی داکۆک یارمەتێکی زۆری منیاندا توانستیان نارنەوەی من ڕابگرن و کاسڵکەنەوە دووبارە ڕێز سڵاوم بێ بۆ ڕێکخراوی داکۆک سپاسدانەکەم وەک هەمیشە هەرگیز ئەوەمان لەبیر ناچێ و بە تایبەتیش ئەمەمان بە کەسوکاری زیندانیانی بادینان وتووە بە ناوی ئەوانەوە سوپاسی یەک بە یەکتانەکەم کە هەمیشە پشتیوانی زیندانیانی بادینانن پشتیوانی خۆمان لێرە بۆیان دووبار دەکەینەوە بۆیە لێرەوە لە بەردەم سەفارەتی عێراق داوا لە باڵێزی عێراقەکەین لەسەر کەیسی زیندانیانی بادینان بێتە دەنگ ئەو حکومە ئەو زوڵمە زۆرەی لەلایەن حکوومەتی کاربڕێکەری زاڵمی مەسرور بەرزانی یا حکوومەتێک کە مەسرور بەرزانی ڕابەرایەتیەکە زیندانیانی بادینان لە دۆخێکی زۆر خراپدان بۆیە ئێمە لێرە وەکو ڕێکخراوی داکۆک و ڕەوەندی کوردی لە بەریتانیا بە یەک دەنگ هاوارەکەین و دروشم ئەڵێینەوە بۆ ئازادکردنیان ئازادی بۆ زیندانیانی بادینان ئازادی بۆ زیندانیانی بادینان ئازادی بۆ شێروانی بڕوخی دەسەڵاتدارانی هەرێم بڕوخی حکوومەتی کاربەڕێکەری هەرێم سپاس بۆ هەڵوێستان سپاس بۆ ئامادەبووتان کە ئەم دەنگە گاتە هەرێمی کوردستان ئەم دەنگە چێتە پاڵ ئەو دەنگە ناڕازیانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بە تایبەت مامۆستایان و فەرمانبەران لە ڕیزی بایکۆتی ئەو دەسەڵاتەدان لە ڕیزی بایکۆتان هەتا ئێستا بایکۆتیان نشکاندووە ئێمە لێرە مەشکێنن ئەو بایکۆتە بۆ ئەوەی حکوومەتەکەی ئێستای مەسرور بەرزانی تێبگاکە ئیرادەی خەڵکی ئازادی خواز بەردەوامە پاڵپشتانین هەتا ئێستا کە لەم چەند ڕۆژەی ڕابردووە بینیتان مامۆستایەک بە شێوەیەکە لە ناوبرا تەنها لە پێناوی ئەوەی کە بایکۆتی داوای هاوکاریەکەی خۆی کرد کە مانگانەوەری بگرێ هەتا ئێستا نازانرێ چۆن لە ناوبراوە و بەچی لە ناوبراوە تەنها لە پێناوی ئەوەی کەوە داوای مافی خۆی کرد داوای قوتی خۆی کرد بۆ مناڵەکانی سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ هەموو لایەک هیوام سەلامەتی و سەربەرزی هەموو ئەو کەسانەیەکەوە بە دەنگێکی دلێر و دەنگێکی ئازادی خوازانە داوای ماف و ئازادی بۆ خۆیان و هاوڕێ و هاوڵاتیانی خۆیانەکەن وڵایە ئێمە وەکو چالاکوانی لەندەن بە پشتگیری ڕێکخراوی داکۆکە زۆر سپاسیانەکەین هەوڵ و مادبوونیی زۆریان داوە لەگەڵم چالاکوانە بەڕێزانە کە هەر یەک و لە شارێکەوە هاتووە ڕێک لە شوێنی دوورەوە هاتووە هاتوو بۆ پشتگیریکردن لە ئەو خوشکوبرایانەی کە بە زۆرم لێن لایەن سەرانی یەکێتی و پارتی و حکومەتی ناوەندەوە دیپۆرتی عێراق دەکرێتەوە کە خۆتان نەزانن حکومەتی عێراق لەم کاتەیە حکومەتێکە هیچ مافێکی مرۆڤایەتی تیان نیە دیموکراسیکی نعدالەتە دیموکراسیکی عدالەت تطبیق ناکرێت لە چی هەرێمی کوردستان و چی لە حکومەتی ناوەند ئێمە وەکو چالاکوانی شاری لەندەن و ڕێکخراوی داکۆک هاتووین پشتگیری لە ئەو پەنابەرانەکەی کە بە زۆرم لێ بە پشتگیری هەردوو سەرانی دەسەڵاتی یەکێتی پارتی حکومەتی ناوەندی پۆ دەکرێتەوە بژی ڕێکخراوی داکۆک بژی چالاکوانان دەکەم دەمەوێت لێرەوە ڕای بگەێنم ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک بە توندی ئیدانەی ناردەوەی پەنابەرانی کورد و عێراقی دەکەینەوە و دژی هەر بڕیارێک دەوەستین پەیوەست بێ بە ناردنەوەی پەنابەران بەتابێت پەنابەری عێراقی دەمانەوێت دەنگی خۆمان و ڕێکخراوەکەمان بگات بە هەموو تاکێکە ئازادی خوازە دەمەوێت بڵێم هیچ تاکێکی ئێمە لە خۆشی خۆمانە وڵاتەمان بەجێ نەهێشتووە بەڵکو لە سایە ئەو حکومڕانە گەندەڵ و مافیایی کە هۆکاری ناسەخامگیری و سەرکوتکردنی دەنگی ناڕازین ئێمە هەڵاتووین بەڕێزان لێرەوە ئێمە دەمانەوێت بە توندی سەرکۆنەی و پاڵپشتیکردن و هاوکاریکردنی کە حکوومەتی عێراق دەکات لە ناردنەوەی پەنابەران بکەین و ناردنەوەی بە زۆرەملی پەنابەرانی بۆ عێراق دژی هەموو بنەماکانی مافی مرۆڤە و دژی هەموو بنەماکانی مافی مرۆڤ و ڕۆژنامەنووسانە
بەناوی ڕێکخراوی داکۆک و ئەندامان و ڕێخەران بە خێراتنی هەموو چالاکوان و خۆپیشان دەران دەکەین. بەڕێزان ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک لە ماوەی ئەم دوو مانگەی ڕابردوودا درکمان بەوە کردووە کەوا ڕێکەوتنێک هەیە لە نێوان حکوومەتی عێراق لە ڕێگای باڵۆێزخانەی عێراق و سەفارەتەکەیانەوە لەگەڵ حکوومەتی بەریتانیا بە زۆر ناردنەوەی ئەو کەسانەی کە کێسەکانیان ڕەت کراوەتەوە داخراوە. بۆیە ئێمەش بە پێویستمان زانی ئەمڕۆ خۆپیشاندان و ناڕەزایی ڕێک بخەین بۆ پشگیری و داکۆکی کردن لە مافی پەنابەران. ئەو پەنابەرانەی بەهۆی نەبوونی ئازادی بیر و ڕاو ئابووری شایستە و نەبوونی مافی مرۆڤ لە عێراق و هەرێمی کوردستان وڵاتیان جێهێشتووە و هاتوونە وڵاتێکی ئارام و سەقامگیر کە وڵاتی بەریتانیا و ئەوروپایە بەگشتی. هەمومان باش دەزانین کە هۆکاری کۆچ و گرتنی ڕێگای هاتوونە هاتی گەنجانی عێراق بە تایبەتی هەرێمی کوردستان بوونی کەسانی گەندەڵ و چەتە ئاسا لەسەر کورسی دەسەڵات کە هیچ کاتێک گوێیان بۆ میلەت و داواکاریەکانیان نەگرتووە. بەڵگەش بۆ ئەم کاتە بە ئاشکرا دەبیندرێ ڕۆژنامە نووسان و ڕۆژانە مامەستایان و فەرمانبەران موچەیان دەخورێ لەگەڵ ئەوەی دایک و باوکی خوێندکاران دەڕژێنە سەر شەقامەکان و داوای مافی خۆیان دەکەن کە چی موچەکانیان نادەنێ و وەڵامیان نادرێتەوە و هەڕەشەشیان لێ دەکرێ و بگرە سەرکۆنەش دەکرێن. بەڕێزان ئەگەر ئەو دەسەڵاتە گەندەڵە لەلایەن ئەو بەرپرسانەوە کە ناوی حکوومەتی ناوەندە بگرە لە ناو ئەم باڵۆێزخانە پشتگیری نەکرێن ئەوە دەمێک بوو شکستی هێنابوو. هەر بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک مەحکومی ڕێکەوتنە دەکەین و دووپاتی دەکەینەوە لە جیاتی ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی بەریتانیا هەوڵ بدەن گوزەرانی خەڵکی عێراق و هەرێمی کوردستان و ئەو گەنجە خێر لە خۆنە دیوانە چاک بکرێ و تا کۆچی گەنجان بەردەوام نەبێت. ڕێکخراوی داکۆک بە ماف و ئازادی 2/11/2023. ئەڵێ بارودۆخی کوردستان لەژێر دەسەڵاتی سیاسیەکان و حیزبەکان بە تایبەت یەکێتی پارتی کە چەندە موچاوێکن دۆخی ئەو وڵاتەیان بە ئاقارێ گەیاندووە ڕۆژ بە ڕۆژ بەرە وێرانبوون و مافیکردێتی چەوسانەوەی چینی فەقیر و بێدەسەڵات هەنگاو دەنێ. قەیران لە دوای قەیران لە دوای قەیران نەبوونی موچە، نەبوونی نەوت، نەبوونی کارەبا، نەبوونی یاسا بەداخەوە کورد بۆەوە خەباتی نەکرد لە داگیرکەرێکەوە ڕزگاری بێ بۆ داگیرکەرێکی تر. ڕێکخراوی داکۆکەکەین لای ئەموان ڕوون و ئاشکرا کە عێراق وڵاتێکی نائارامە بۆ ژیانکردن بەتایبەتی بۆ خۆپیشاندەران و بۆ چالاکوانان و ڕۆژنامەنووسان کە لە دژی دەسەڵاوە ساونەتەوە. ئەمە بە قسەی ئێمە نییە بەڵکو بە قسەی وەزارەتی خودی ناوخۆی بەریتانیا خۆیەتی. بەڵام ئەوەی بۆ ئێمە جێگەی پرسیاری جدی و هەڵوێستکردنە لەسەرکردنە دەسەڵاتدارانی عێراق وەکو ئێمە گومان ئەکەین کە ڕێکەوتنێکی جێبەجێ لەگەڵ حکوومەتی بەریتانیا کرێ بۆ وەرگرتنەوەی پەنابەران. بۆیە ئەمڕۆ ئێمە هەمومان لێرەین هاوارەکەین نابۆ نارنەوەی زۆرم لێ نابۆ گەڕانەوە بە وڵاتێک کە تاکان تێیدا مافیان پارێزراو نییە. ئەوانەشی کاتی خۆی عێراقیان بەجێهێشتووە نەچەدەی وڵاتە جەرجەکانی ئەوروپان هیچیان بە هیچ شێوازێ خوازیاری گەڕانەوەی زۆرم لێ نین و ئێمە پێمان وایە ئەمە پێشەکەنی مافەکانی مرۆڤ و پێشەکەنیە مووی مافە دەستوریەکانی یاساکانی بەریتانیایە. لێرەوە ڕووی دەمان دەکەن دەسەڵاتداران و کاربەدەستانی و بەریتانیا تکایە نارنەوەی پەنابەران لەژێر هەر ناونیشانێکایە ڕای بگرن. ڕۆژانە لە سۆشیال میدیا و گۆڤار و هەواڵەکان و زۆربەی هەرە زۆری گۆڤارەکانی وڵاتانی ئەوروپا لە نەوتەوەیەکەوتوەکان و جیهانە بیسی کە بنکە و بارەگاکانیان لە عێراقدا ئەخن داوا لە هەوڵاتیانی وڵاتەکانیان دەکەن کە بە هیچ شێوەیەک سەفەری عێراق و هەرێمی کوردستان نەکەن بەهۆی نائارامی و هەبوونی مەترسی لەسەر ئەم وڵاتە کە بەداخەوە بەردەوام ئەبینین و ئەبیستین زۆرینەی ئەو پەنابەرانی کە ژیانیان لە مەترسیدایە بەڕێکەوتن ئەنێرێنەوە بۆ فڕۆکەخانەی بەختار دواتر کەس نازانێت چیان بەسەردێت. ئەمانە هەموو ئەنجامی چاواشەکاریەکانی حکوومەتی گەندەڵی هەرێمی کوردستان و عێراقە لە ڕێگەی کۆنسول و سەفارەتەکان و بارەگا حکوومیەکانیانەوە کە هیچ کات هیچ خدمەتێکیان بە ئێمە نەکردووە وەکو هاوڵاتیەکی عێراقی. لەسەر و هەمووشیان و حکوومەتە کار بە ڕێکەرەکەی هەرێمی کوردستانی بەردەوامن لە ڕێگای کەناڵ و میدیاکانیانەوە خۆڵ ئەکەنە چاوی وڵاتانی ئەوروپا و جیهان بە تایبەتی وڵاتی بەریتانیا بۆ بە ناڕاست ناسانی وڵاتەکەمانەوە وڵاتێکی ئارام و سەقامگیر. کەبیل لەم کارا کاتەوە حکوومەتی
گەندەڵ و دز و دەخەڵەکانی عێراق و کوردستان واشۆ لەسەر وەرگرتنەوەیان پەنابەرە بەڕێزانە بکەن لە کاتێکە عێراق خۆی ئێستا لە هێڵی سووردایە و یەکێتی ئەوروپا ئەمریکا سەرجەم وڵاتەکانی ئەوروپا کۆنسڵخانەکان لە عێراق شانۆتەوە و کوردستانیش لە هێڵی پرتەقاڵیایە ئەویش هەر مەترسی لەسەرا بەداخەوە لە کاتێکا کەوا هاوڵاتانی ئەوروپی ئەمریکی لە عێراق و کوردستان هەڵدێن کونسڵخانەی عێراق و نوێنەرایەتی هەرێمی کوردستان ئەو دز و گەندەڵ و خاکفرۆشانە داوای وەرگرتنەوەی ئەو پەنابەرە بەڕێزانەکەن کە لێرە دژی کار و چالاکی قێزەونەکانیوان چالاشیەکەن. سپاس بۆ ڕێکخراوی داکۆ کە هەمیشە پاڵ بشتە.